بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سڵاوات و میهرەبانی خوا ئەخوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و بۆ سەریار و یاوەران و خێزان و شوێن کەوتوانی تا ڕۆژی قیامەت. سڵاو و ڕێز و میهرەبانی خوش بۆ ئێوە و بۆ خانەوادە و بۆ کۆمەڵگەی ئێمە لە کوردستان و کۆمەڵگەی مسلمانان بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر کوێگەن، جوانترین سڵاوتان لێبێ. باز لە ئومێدبوون بە ڕوحم و بەزەیی خوا و نائومێد نەبوون بە بەزەیی و ڕوحمی خوا ئەکەین. قورئانی پیرۆز و فەرمودە قودسیەکان و فەرمودەکانی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیان و سەدان موژدەی گەورە گەورەیان پێ بۆ مرۆی مسلمان، بۆ هەموو مرۆڤایەتی بەگشتی و مرۆڤی مسلمان بە تایبەت کە نائومێد نەبن لەو ڕوحم و بەزەی و سۆزەی کە خوای گەورە بۆ بەندەکانی خۆی دایناوە. تەنانەت لە فەرمودەشە هاتووە کە ڕوحم و بەزەی خوای گەورە ئەگەر 100 بەش بێ 99 بەشی هەڵگرتووە بۆ قیامەت و تاکە تەنها بەشێک ئەو هەموو ڕوحم و بەزەیی کە لە نێوان مرۆڤەکان و دایک و باوک و حتا تەنانەت ئاژەڵ بۆ بێچوەکانی هەیە بریتە لەو ڕوحم و بەزەیە لە کۆی 100 بەش. تەنانەت لە قورئانی پیرۆزدا 117 جار باز لە سزا و عقابی خوا کراوە، بەڵام لە هەمان کادا 234 جار واتە دوو بەرامبەر باز لە سۆز و بەزەیی خوا کراوە بۆ بەندەکانی. ئێمە لەم ئەڵقەی بەرنامەی بە فەردا قسە دەکەین لەسەر ئەوەی کە ئێمە چۆن ئەگەر کەوتینە نێو گوناه و تاوانەوە یان کەم تەرخەمیمان هەبوو لە ئاست پەرست و عیبادەتەکاندا، لەگەڵەوەشدا هێشتا نائومێد نەبین لە ڕوحم و بەزەیی خوا جەلە جەلالوه. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا ناسیح محەممەد شارباژێڕی، زانای ئاینی پێکەوە باز لەم بوارە گرنگەی قورئان و سنەتی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم. مامۆستاگیان زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت. زۆر سپاس بۆ جەنابت و سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە جەنابت و لە بینانانی بەڕێز. زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە. جەنابی مامۆستا بە سەرەتا بزانم قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ئاراستەمانەکەن لەوەی کە ئێمە هەمیشە بە ئومێدەوە سەیری ژیان بکەین، چونکە ئومێدبوون و گەشتبینی و زەردەخەنەوەمانە هەمیشە ڕێنمایی و ئامۆژگاری پێغەمبەرەکەمان بوون صلی الله علیه وسلم. بێگومان کاتێ من گەشتبین و ئومێددار بم بەرامبەر بە تۆ بێ بەرامبەر بە خوایە کە خاوەنی هەردووکمانە زیاتر ئومێد و گەشتبینی و ئەوەم هەبێ کە خوای گەورە لە تۆ و لە دایک و باوکیش بۆ من بە سۆزتر و بە ڕەحمتر و بە بەزەییترە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە ناسینی خوای پەروەردگار معرفة الله سەرچاوەی هەموو ئیلهام و لایەنێکی ئیجابیە لە ژیانی مرۆی باوەڕداردا. ئینسانی باوەڕدار کاتێک کە خوای ئەرز و ئاسمان، خوای بە ڕوحم و بەزەیی دەناسێ و لە ڕوانگەی سیفات و ناوەجوانەکانی خواوە خوای پەروەردگار بەخوا ئاشنا ئەبێ، ئەو حەقیقەتەی لەلا ئەچەسپێ کە قورئان لە چەندین ئاەتە تیکراری کردوێتەوە و جەختی لەسەر کردوێتەوە کە ئەویش بریتە لە فراوانی ڕەحمەتی خوای پەروەردگار. وەڕەحمەتی وەسعت كل شيء، غەیری خوا ماسی والله شەیئە، لە بەردێکەوە، لە دارێکەوە، لە باڵندەیەکەوە، لە مێرولەیەکەوە، لە نەهەنگێکەوە، بیگرە تا مەجەڕاتە گەورەکانی ئاسمان، لە زەڕەیەکەوە تا مەجەڕەیەک، هەمووی پێوترێ شەی و شتێکە و کە خوای پەروەردگار خەڵقی کردووە. خوای گەورە لەم ئاەتە قورئانیەیە ئەو حەقیقەت و ڕاستیەمان بۆ دەچەسپێنێ. وەڕەحمەتی وەسعت كل شيء، ڕەحمەت و سۆز و بەزەیی و میهرەبانی خوا هەموو شتێکیدا پۆشیوە لەم گەردوونەدا. ئینسان ئەگەر بە چاوی عەقڵ و بە سەلیقە و ورد و بە بەسیرە سەیری ئەم کەون و کائینات و بوونەوەرە بکە، ئەگەر سەیری ڕۆژانەی ژیانی خۆت بکەی، ئەگەر سەیری باڵندەیەک بکەی، ئەم ڕەحمەتە ئەبینی. کەواتە خوای پەروەردگار لە دنیادا ڕەحمەتەکەی ئەوەندە فراوانە، هەرچەند یەک ڕەحمەتی پەخش کردوێتەوە، وەکو جەنابەت لە پێشەکێکە ئاماژەت پێکرد 99 ڕەحمی هەڵگرتووە بۆ قیامەت. بەڵام لەبەر ئەوەی دنیا قاعەی ئیمتیحانە و هۆڵی تاقیکردنەوەیە، خوای پەروەردگار لە ڕەحمی خۆی بەشی کافر و مسلمانی داوە.
بەشی عاقڵ و بعقلی داوە بەشی زیندەوەر و مرۆڤی داوە کەواتە لە بۆچی دنیا خوای پەروەردگار کە ئەفەرمێ وەڕەحمەتی وەسیعەت كل شيء یعنی فرسەت ئەدا بە هەموو کەسێ هەل ئەدا بە هەموو کەسێک بۆچی چونکە تۆ ئەگەر بدەوێ عەدالەت و دادپەروەر بی کاتێک کە کۆمەڵی قوتابیت هەیە ئەبێ هەموویان فرسەتیان پێ بدەی بۆ ئەوی لە دواییە دەرکەوێ بزانی کێ ناجیحە سەرکەوتووە و کێ پلەی باشتر بەدەست ئەهێنێ توانا و تاقەی سەرفکە بەزەگەر هەل بە یەکێکیان نەدەی یەکێکیان نێڵی بێتە دەرسەکەتەوە یاخود لە هۆڵی تاقیکردنەوە دەریکەی معنای وایە تۆ دادپەروەر نەبووی خوای پەروەردگار یەکێک لە سیفاتە بەرزەکانی بتێ لە ئەلعەدل بۆیە کە بڕیاری داوە ئەم سەرزەمینە شوێنی تاقیکردنەوەی مرۆڤەکان بێ بەتایبەت ئینس و جین کە هەر لەبەر ئەوەشە خوای گەورە هەم عەقڵی پێداون هەم ئیدراکی پێداون هەم ئیختیاری پێداون هەم پێغەمبەریشی بۆ ناردوون عەلەیهیم الصەلاة وەسەلام لێرەوە خوای پەروەردگار ڕەحمەتی خۆی بەشی خۆی هەل و فرسەت ئەیا بە هەموو ئینسانەکان لە دوایە ئەفەرمێ فەسەئەکتوبوها للذين يتقون ويؤتون الزكاة والذين هم بآياتنا يؤمنون ئیتر ئەنجا باسی قیامەت دێتە پێشەوە باسی ئەوەیە خوای پەروەردگار چ کەسێک لە دنیادا کارێکی کردووە مستحقی ئەوە بێ لە 99 ڕەحمەکەی خوا لە ڕۆژی قیامەتا بێ بەش نەبێ خوای گەورە تەحدیدی ئەوەی کردووە دەستنیشانی سیفات و ئاکارەکانی ئەو کەسەی کردووە کە لە ڕۆژی قیامەتا بەشدار ئەبێ وەخوای پەروەردگار لە 99 ڕەحمەکەی خۆی بەشی ئەدا بەڵام لە دنیادا ئێمە ئەبینین هەموو کەسێک خوای پەروەردگار ڕەحمەتی خۆی علمی خۆی اختیاری خۆی ئەداتێ بۆ ئەوەی کە دەرکەوێ بزانێ چێ بەڕاستی کەسێکی دیندار و خواناز بووە کەسێکی متەقی بووە یاخود ڕێگەی چاکەی گرتووە یاخود ڕێگەی خراپەی گرتووە زۆر باش مامۆستەبا بەر لەوەی کە بچینە لای هۆکارەکانی ناومێدبوونی بەشێک لە خەڵکی با لەوە بپرسم حکمی ئومێدبوون بە ڕوحم و بەزەی خوا و ئەو کەسەش کە ناومێدە بێت لە ڕوحم و بەزەی خوا حکمی ئەم کەسانە چێ ئایا ئاساییە من بەبێ ئەوەی بەرپرسیارەتێکی قیامەتی مەبێت لە ڕوحم و بەزەی خوا ناومێد ببم و خەڵکیش ناومێد بکەم واتە هیچ پاداشت و سزایەکم بۆ هەیە یان من پێم خۆشە حکمەکەی بزانین بەڵێ خۆی لە دەربارەی بڕیاری شەرع لە بەرامبەر ڕەحمەتی خوای پەروەردگار واجبە لەسەر هەموو ئینسانێک بە تەواوی معنە باوەڕ و قەناعەتی بە بوونی ڕەحمی خوای پەروەردگار هەبێ و دەرگای ڕەحمی خوا لە هیچ کەسێک نە لە خۆی نە لەسەر خۆی نە لەسەر خەڵکی تر نابێت دابخە چونکە وتمان پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەترین ڕەحمی خوا بەرامبەر بەندەکان بریتیە لەوەی کە خوای گەورە دەرگای تەوبە و پەشێمانی هەتا قیامەت واڵا کردووە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی هەتا نیشانە گەورەکانی قیامەت دەرنەکەوێ خوای پەروەردگار تەوبە لە بەندەکانی قبوڵەکە وانە بەنسبەتی ئەمە بەنسبەتی تەواوی مرۆڤایەتیەوە کەواتە تەواوی مرۆڤایەتی خوای گەورە دەرگای ڕەحمەتی لێ کردوونەتەوە بەنسبەتی تاکە تاکەی مرۆڤەکانیشەوە خوای گەورە هەتا لەحظەی گیانکێشان و کۆتایی هاتنی هەلی ژیانی دنیا فرسەتی داو بەم ئینسانە و دەرگای تەوبەی لەسەر ئەم ئینسانە کردوێتەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی إن الله يقبل توبة عبده ما لم يغرغر خوای گەورە پەشێمانی و تەوبەی بەندەکەی قبول دەکا هەتا ئەو کاتەی دەکەوێتە غەرغەرەی مەرگەوە کەواتە تا دوا هەناسەکانی ژیان ئینسان ئەبێ چاوەڕێی ئومێد و ڕەحمی خوا بێ و هیچ کەسێک ناتوانێت دەرگای ڕەحمەت لەسەر هیچ کەسێک دابخە جا ئەگەر بۆ خۆیش دوایە یعنی کەسێک کە لە ناو گوناه و تاوانایە گەورەترین لە گوناهەکە گەورەتر ئەوەیە کە ناومێد بی لە ڕەحمی خوا چونکە ئەگەر شەیطان گوناه و تاوانێ بە ئینسان بکە بەوە بێتاقەت ئەبێ و بەوە لوتی شەیطان ئەشکێ کە ئەم ئینسانە دوای گوناه و تاوانەکە ذەکەڕ الله یادی خوا ئەکاتەوە گەورەی خوای دێتەوە بیر بەهۆش خۆیان دێتەوە مراجعەی نەفسی خۆی ئەکا سەرزەنشت و لۆمەی نەفسی خۆی ئەکا ئین النەفسە لەئەمارەة بالسوء بەڵام لەو کاتەیە ئەو ئینسانە لۆمەی نەفسی خۆی ئەکات و دەگەڕێتەوە لێرەدا شەیطان وەکو بڵێ ئەو کارەی کردوێتی ئەو هەنگایی کە ناوێتی هەڵەوەشێتەوە
ڕیسەکەی ئەبێتەوە بەخوری لەبەر ئەوە بەس کاتێک ئەم شەیطان زاڵ ئەبێ بەسەر ئەم ئینسانەیە گوناهێکی پێ ئەکا دوایی تووشی نائومێدی ئەکا لەوەی کە نائومێد بێ لە ڕەحمی خوا ئیتر ئەم ئینسانە پێی ئەوترێ القانط من رحمة الله ئەو کەسەی کە بە تەواوی شەیطان نائومێدی کردووە لە ڕەحمی خوای پەروەردگار ئەم ئینسانە ئیتر ئەوە لە ناو گوناهێکی گەورەیە ئەژی ولا تيأسوا من روح الله إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون يعني لبرو أو إنسانا برو كفر أي با شيطان أجر وريانا به لبر أو واجبة لسر همو إنسانك كوا أميدي برحمي خواي پروردگار به نا أميد بون برحمي خوا لشرعي خوا بيوتك كاريكي حرام يعني كاريكي قدغ كراوة كاريكي مذمومة كاريكي قيزونا إنسان ئەو هەموو سۆز و بەزەی و ڕەحمەی خوا ببینێ بەڵام هێشتا نەفسی ملکەش بێ بۆ شەیطان کە بڵێ تۆ نائومێدی تۆ ئیتر تۆ کەسێک نیت شیاوی ئەوە بی بچیتە مزگەوتەوە تەمامسا ڕەشبینی بەرامبەر بە دیاردەکانی دەوروبەرمان جۆرێک پێم وا بێ بچووکترین بەشی شرکە کەواتە ڕەشبینی بەرامبەر بەخوا پێ وا بێ خوا کوتەکێکی بەدەستەوە هەر تۆ مردی یەکسە بەرەو جەهەنەم و بەرەو عەزاب و بەرەو ناخۆشیەکان لە کاتێکا ئەگونجێ مرۆڤێکی بێوەی و سالاریشوی بۆ کۆمەلگا ئەگونجێ گەورەتر بێت لە ڕەشبینی بەرامبەر بە کەس و کار و بەرامبەر بە نزیکەکانت بێگومان ئەگەر کەسێک ئەهلی تاعەت و عیبادەت و خواناسی و ئەهلی چاکە و خێر بێت ئەمە نائومێد بێت لە ڕەحمی خوا ئەمە هەر تێگەیشتێکی زۆر سەقەتە لە دین و ڕێک پێشەوانەی هەموو ئەو ئاراستە قورئانیەیە کە قورئانی لەسەر دابەزیوە کە ئینسانی چاکە خواز هەمیشە خوای گەورە مژدەی پێ ئەدا و پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت دوو سیفەتیان هەبووە یەکەمیان بریتی بووە لە بەشیر دووهەمیان نەذیر بوون یعنی مژدەدان بەشێک بووە لە مهمەی پێغەمبەرایەتی سەلامی خوایان لەسەر بێ مژدەدان بەچێ بە ئەهلی ئیمان بە ئەهلی تەقوا جا کەسێکەوە خۆی ئەهلی ئیمان بێ ئەهلی تەقوا بێ کەسێکی پارێزگار بێ خۆی لە حرام بە دوور بگرێ دوور بێ لە کەسابەتی حرام دوور بێ لە مەجلیسی خراپ ئەم جۆرە کەسە نائومێد بێ لە ڕەحمی خوا ئەوە لە ناو گوناهێکی گەورەیە ئەژی ئەوە زۆر زۆر خراپە ئەو کەسەی کە ئێمە ئەڵێن ئەو کەسەی لە ناو گوناه و تاوانە ئەژی ئەبێ بترسێ لە قیامەت بەڵام تا ئەو لەحظەی کەوا دەگەڕێتەوە بۆ لای خوا دەرگای تەوبەی لەسەر واڵا کردو دەتوانێت بگەڕێتەوە بۆ لای خوا ئەویش نابێ نائومێد بێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله يعني أو كسي كإسرافي كدوا إسراف يعني شي يعني زيادة الروي كدوا لناو جناه تاوانا لناو نفسي خويا أو ندا جناهي كدوا بطواوي نفسه دروني خوي مستحق أجري دوزخ كدوا خوای گەورە بەرامبەر ئەم بەندە لە ڕێ دەرچووە ئەم بەندەی کە ڕۆژ چووە لە ناو گوناه و تاوانە فەرمێ لا تقنطوا من رحمة الله نائومێد مەبە لە ڕەحمی خوا إن الله يغفر الذنوب جميعا يعني لە فەرموودەی پێغەمبەری خوا هاتووە کە فەرموودەی قودسیە واتە معناکەی لەلایەن خوای پەروەردگارەوە هاتووە کە فەرمێ ئەی بەندەکەم ئەگەر تۆ بەقەر کەشکەشانی ئاسمانەکان گوناه و تاوانت هەبێ بێی داوای لێخۆشبوون لە من بکەی غەفەرت لەکە وەلا ئوبالی بە ئەندازەی قورسایی ئاسمانەکان من لێخۆشبوونت پێ ئەبەخشم لەبەر ئەوە بەڕاستی ئەو کەسەی کە لەناو گوناه و تاوانایە هێشتا ئومێدی بە ڕەحمی خوا هەبێ بۆچی کە ئومێدی بە ڕەحمی خوا هەبوو لە دەرگای تەوبە ئەدا بەڵام کەوای زانی دەرگای تەوبە و پەشێمانی لێداخراوە زۆرتر قوڵە بێتەوە لە ناو گوناه و تاوانە بۆیە لە فەرموودەکەیە کە پێ سەلەم چیرۆکەکەی بۆمان ئەگەڕێتەوە فەرمێ کەسێک نەوەنۆ کەسی کوشتە بوو ڕۆژ بۆ لای زانایەک زاناکە نائومێدی کرد ئەویشی کرد بە قوربانی و کردی بە سەد و ینی بۆچی کەزانی نەوەنۆ کەسی کوشتەوە بەڵام هێشتا فرسەتی هەلی ژیانی لە بەردەستا ماوە توانێت قەرەبووی بکاتەوە نائومێدی کرد لەناو گوناها زیاتر ڕۆچوو بەڵام ئەم جارە چوو بۆ لای عالمێکی لەو شارەزاتر و ئاگداتر لە شەرعی خوا فەرمووی تۆ هێشتا بوارد ماوە لە ژیانە ماوی تۆ هێشتا هەل و فرسەتی ئەوەت ماوە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار ئەم ئینسانە کاتێ ئومێد بە ڕەحمی خوای بۆ دروستە بێ چاوەڕێی ڕەحمی خوا ئەکا لە جیاتی ئەوەی سەیری نەفسی خۆی کە چەند گوناهی کردووە سەر بەرزەکاتەوە سەیری ڕەحمی خوا ئەکا ئەم جۆرە ئینسانە ئومێدی گۆڕانکاری گەورەی لێ ئەکرێ
هەرمانسەلەوە چێ ئومێد جۆرێکیش بێ یای بەشێ بێ لە ئیمانەوە تا بە منە فەرمودەیەکمانەیە فەرمێ کابرایە وەسیەت بۆ کوڕەکانێکا کە مرد جەستەکەی بسووتێنن لەسەر شاخێکی بەرز بیدەنە دەم ڕەشەباوە بچێتە نێو بەحرێکەوە ئەمە جۆرێک بۆ لەوەی ئومێدی هەبووە بەم ئیشەی تر نەگاتەوە بە دیداری خوا شەرمەزار بێ خوای گەورە لەسەرەوە کە لێ ئەپرسێتەوە دەڵێ دەی مادام بەشێ لە ترسدا بووە لە ڕوبەڕووبوونەوە لە شەرمی لە خوا کرد شەرمی کردوە خوای گەورە لی خۆشە کاتە ئومێد بوون بەخوا تا چەند لەگەڵ ئیمانە سەر و سەودا یا پەیوەندیەکیان هەیە ئومێد بوون بە خوای پەروەردگار بۆ هەندێک کەس کاک ڕیاضجاری وا هەیە هەر کەسێک لە خەیاڵێکا ڕۆژ چووە بانگی ئەەکەی سەیرە دەکا بەڵام ئاگای لە تۆ نییە دڵی لای کەسێک چاوی لە تۆ ئەمە تۆ جاریوە ڕای ئەوە شێنیت ئینسانی وا هەیە لە ناو گوناه و تاوانە ڕۆچووە لە ناو خراپەیە ڕۆچووە پێویست دەکات جاری وا هەیە تۆ بەڕاوەشانێک ڕای ئەوە شێنیت و هۆش خۆی دێتەوە و لە خۆی حاڵی ئەبێت و ئەزانێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وای لەگەڵ حەزەتی عومەرا کرد کاتی حەزەتی عومەر زۆر دژایەتی خوا و پێغەمبەر و ئیسلامیەکە لە سەرەتای ئیسلامە کاتێکەوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیزانی معدنێکی پاکە ئەم ئینسانە بەڵام مجتەمەعەکە خراپی کردووە کاتێک هاوها پێغەمبەر صلی الله علیه و سلم یەخەی گرت و ڕای وەشان و فەرمووی یا عومەر تاکەی جا زۆر کەسێ بەڕاستی لەناو گوناه و تاوانە ڕۆچووە بێهۆش بووە مەدهۆش بووە لە ناو ڕەفیقی خراپە بەڵام جاری وا هەیە وتارێک جاری وا هەیە بەرنمەیەکی تەلەڤیزۆنی جاری وا هەیە ڕووداوێک کە بەسەریا هاتووە جاری وا هەیە مردنی کەسێکی نزیکی ڕای ئەسڵەکێنێ کە ڕای ئەسڵەکێنێ هۆشەکاتەوە کورەخۆ من لە ناو گوناه و تاوانم بەڵام خۆ ئەم خوایەی کە چنێکە من گوناه و تاوان ئەەکەم هێشتا ئەو هەر ڕستقمەدا هێشتا ئەو هەناسەی لێ نەگرتوومەتەوە هێشتا ئەو وەکو بڵێ فەزحی نەکردوم لە ناو خەڵکیە ئەم ئینسانە ئەگەڕێتەوە و مراجعەی خۆی ئەکات و لە دەرگانەی ڕەحمەتی خوا ئەدا و دەست بە چاکە و چاکەخوازی ئەکا خۆ ئەو خەڵکەی هەمووی ئەبینین لە ئەهلی مزگەوت و ئەهلی جومعە و جەماعەت هەمووی لە با بڵێن کە لەدایک بووێتە هەر لە ڕێی مزگەوتی نەگرتووە بەر بڕۆ ژیانی ئەو خەڵکە هەمووی بەشێک لای داوە ئینحرافی کردووە تاوانی کردووە خراپەی کردووە بەڕاستی لە ناو مجتەمەعێکی وایە بووە کە تووشی گوناه و خراپە بووە بەڵام دوایی مراجعەی کردووە گەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فرمودەیەکی قودسیمان بۆ ئیجارەتی کە خوای پەروەردگار فەرمووی ئەنا عند ظن عبدی بی یعنی بەندە چ گومانێک بەخوا ئەبەی زۆر خراپە ئینسان گومان بەرێ بڵێ وەڵا خوای گەورە ئەوێت تعزیبی من بدا وەڵا خوای پەروەردگار ئەوێ ڕستقی منی گرتووەتەوە خوای گەورە دەیەوێ من لە هەمیشە لە ناڕەحەتی و لە عەزابا بم یاخوا گەورە هیچ کاتێ لێم خۆش نابێ یاخوا لێم خۆش نابێ خوای پەروەردگار نەعوذ بالله کەسی وایە منە ناومێدە لە ڕەحمی خواڵێ خوایە کەس نەدۆزیەوەتەوە من نەبێ کەس نەبوو ئەم بەڵای بەسەرا بێنی من نەبێ ئەم ئینسانە معنای وایە نە لە خۆی حاڵی بووە نە لە خوای پەروەردگار حاڵی بووە چونکە ئینسان لە بەرامبەر خوای پەروەردگارە کە خوادناسی ئەبێ بزانی خوا یەکێک لە سیفاتەکانی بریتێ لە حەکیم حکمەتی هەیە کارەکان لە جێی خۆیان دائەنێ ئەو تاقیکردنەوەی بەسەر تۆیە هێناوە جاری وایە خێرێکی گەورەی تایە ئەگەر جاری وایە زەرێکی مادی و ماڵی بەسەر کەسێکە ئاهێنێ ڕەنگە ئەگەر قازانجی کردایە ڕێگەیەکی زۆر خراپی بگرتایەتە بەر بەڵام خوای پەروەردگار ئەو زەرەرە کاتی بەسەر ئاهێنێ ئەو زەرەر مادی بەسەر ئاهێنێ ڕەنگە زەرەرێکی دینی لێ پارێزراو بێ ڕەنگە زەرەرێکی نەفسی لێ بە دوور بگرێ بۆیە دائیمەن ئینسان وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم یعنی ئەوە کە ئەبینی موسیبەتێک بەسەرتا دێ دڵنیابی کە خوای پەروەردگار موسیبەتێکی گەورەتری لەسەر لا بردووە یعنی دائیمەن گومانی چاکت بە خوای پەروەردگار بێ چونکە خوای پەروەردگار بەپێی گومانەکەی خۆت مامەڵەت لەگەڵا ئەکا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فليظن بی ما يشاء ئیتر بەندە چۆن گومان بەخوا وا مامەڵەی لەگەڵا ئەبکە یعنی ئەمە قاعیدەیەکی نورانیە قاعیدەیەکی ئیمانیە قاعیدەیەکە بۆ ئینسان مامەڵە لەگەڵ خوایە چۆن بکەی گومانی چاک بەخوا بەرە بڵێ خوای پەروەردگار ئەم خێرەی هێناوەتە پێشی من معنای وایە خوای گەورە ئێوە من لە خێرا بژی خوای گەورە ئەم مصیبەت و نەخۆشی و بەڵایی بەسەر منە هێناوە دیارە ئێوێ پاکم کاتەوە ئێوێ دەرەجاتم بەرز بکاتەوە ئێوێ لە دنیادا بە پاشی بگەڕێم و بەلای خوای پەروەردگار چکە بەڕاستیش لە فەرمودەی پێغەمبەری خوایە هەیە کە ئەفەرمێ زەلامی وا هەیە خوای گەورە هێندە خۆشی ئێوێ بە پاشی بگەڕێتەوە بەلای خوا
بۆ ئەگەر گوناه و تاوان و هەڵە و پەڵەیەشی هەبێ لە دنیادا تووشی زەرەری ئەکا تووشی نەخۆشی ئەکا تووشی ناخۆشی ئەکا بۆ ئەوەی هەموو ئەمانە ئەبێتە کەفارەت ئەبێتە مای سڕینەوەی گوناهەکانی و ئەبێتە ڕەفعی دەرەجاتی جاریوایە ئەگەڕێتەوە بە دڵێکی پاک و ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار کە شیاوی ئەوە بێ یەکسەر دەرگاکانی بەهەشتی بۆ بکرێتەوە. زۆر باشە مامۆستا، هۆکاری ناومێدبوونی خەڵک یا هۆکارانە چین کە خەڵک ناومێد دەبێت لە ڕەحمی خوا لە بەزەیی خوا. زۆر جار مرۆڤەکان وەکو ئەو فەرمودەی کە جەنابەت ئاماژەت پێکە کابرا 99 کەسی کوشتبوو هێشتا ئومێدێکی بۆ کاتێک کە ناومێدەکە زیاتر لە گوناهەکەی خۆیان ڕۆچووە بێ، ینی زیاتر ڕۆچێ. خەڵکێکمانەیە گونجێ تۆزێ باش بێ، بەڵام کاتێکە حتا لە ژیانی کاک ئەحمەدی مفتیزادەش ئاگەڕنەوە کە کابرایەکی مەشروب خۆری قەرزکەری جنێودەر ئەبەن بۆ لای سێ چوار لە مەلاکانی سنە ئەوان ژەڵێن وەڵای ئەم هەموو تاتۆ و ئاخ و داخ و مار و دوو پشکە ئەمە سەرەتای دەستنوێژگرتنە بێمە پاک بکرێتەوە، تۆش دەستنوێژ لەسەر تۆبەت مێڵێ لە زیاتر لە مەشروب خۆری و قەرزکردن و ئەمانە زیاتر ڕۆچوو. بەڵام دوایی کە کاک ئەحمەد بۆ منە هەندێشتی بۆینەکە بەرەو باشە. زۆر جار ئێمە مرۆڤەکان بەوەی کە ناومێ دەبن زیاتر لە گوناها ڕۆچن. هۆکارەکانی ناومێدبوونی خەڵک بە تایبەت لەم سەردەمەدا لە ڕەحم و بەزەی خوا بۆچی ئەگەڕێتەوە؟ یەکەم هۆکاریان بریتیە لە عەدەم و معریفەت الله، یعنی نەناسینی خوای پەروەردگار. وتمان ئێمە خوای پەروەردگار بە چاو نابیندێ، خوا خۆی وەسفی بۆ ئێمە کردووە. ڕاستە. و ئەفەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی إن لله 100 اسم، خوای گەورە 100 ناوی هەیە. من أحصاها دخل الجنة، هەر کەسێک بیان ژمێرێ باوەڕی پێیان بێ و لێی تێبگا و بەو شێوە خوا بناسێ کە لە ڕوانگەی ئەم ناوە پیرۆزان دەخل الجنة، یعنی ژیانی واخوا ئەناسێ لە ژیانی دنیادا وەخوا واخوا ئەپەرستێ کە شیاوی ئەوەی بکات بچێتە بەهەشتەوە. کەواتە ناسینی خوا، ناسینی ناوە پیرۆزەکانی خوای پەروەردگار، خوای گەورە ڕەحمانە، خوای گەورە ڕەحیمە، خوای گەورە واسعە، خوای گەورە یعنی لێخۆش بووە لە گوناهەکان، خوای گەورە غەفارە. ئەم ناوانە کە یعنی بەشێکی زۆر لە ناوەکانی خوای گەورە ئومێد بەخشن، بەشێکیشی ترس و خەوف لە دڵا دروستەکەن، چونکە خەوف و ڕەجا دوو باڵی ئینسانی باوەڕدارە بەو دوو باڵە بە خەوف و ڕەجا بەرەو قیامەت و بەرەو ڕەحمەتی خوا ئەبێ ئینسان هەم ئومێدی بە ڕەحمی خوا بێ و هەم بترسێ لە عەزابی خوای پەروەردگار، چونکە خوای پەروەردگارە فەرمێ وەکو چۆن ڕەحمەت و سۆزم هەیە عەزاب و سزایشم هەیە، وەکو چۆن بەهەشت هەیە دۆزەخیش هەیە، و خوای گەورە بڕیاریشی داوە بێ هەردووکیان پڕ بێ. کەواتە ئومێد و ڕەحم، ئومێد بە ڕەحمی خوا و ترس لە عەزابی خوای پەروەردگار هەردووکی پێویستە بۆ ئینسان. هەر کامێکیان زاڵ بوو بەسەر ئەوی تریانە، ئەو ئینسانە ئەگەر بۆ نمونە ئەگەر ئومێد زاڵ بوو بەسەر ترسە، ئەو ئینسانە تەمەڵە بێ لە عیبادەتە، ئەڵێ خوا بە ڕەحمە نوێژ ناکات، نایەتە مزگەوت، هاوکاری فەقیر و هەژار ناکە، زەکات لە ماڵەکەی دەرناکە، باشە، یعنی واجبی سەرشانی بەرامبەر دراوسێ جێبەجێ ناکە، لەگەڵ باوکودایەکە خراپە، یعنی ئەوەی کە گوناه و تاوانە شەیطان پێیەکە کەچی دوایی کە ئەگەر پێڵی کاکە بۆ ئەکەی ئەڵێ خوا بە ڕەحمە ئیشەڵڵا، یا دڵم پاکە یا خوا بە ڕەحمە. ئەم ئینسانە بە هەڵەیە چووە لایەنی ڕەحم و سۆزی ئومێد بە ڕەحمی خوای زاڵ بووە بەسەر ترسە، ترسی نەماوە. بە کەسێکی تر ترسی هەیە، جاری وایە ئەو ترسە وای لێ ئەکا ئیتر ئەڵێ من هەچێ بکەم هەر جەهەنەمیم، زەلامی وا بوو تووشی وەسوەسەی وا بوو، هاتۆتە لای من ئەهلی نوێژ والی تاعات و عیبادەت من مستحقی ئەوە نیم بچمە ئەو بەهەشتە گەورەی خواوە کە پێغەمبەرانی تایە و کە حەزەتی ئادەم تا حەزەتی محەممەدی تیاس عەلەیهیم الصەلاة وەسەلام، کەی من مستحقی ئەوە من گوناهم هەیە تاوانم هەیە نوێژەکەم جاری وای لە کاتی خۆمان ناکەم. یعنی ئەم ئینسانەش ترسەکە هەیندە زاڵ بوو بەسەریا خەریکە ناومێدێکا لە ڕەحمی خوای پەروەردگار. بۆیە کەواتە ناسینی خوا سەرچاوەی یەکەمە بۆ ئەوەی کە ئینسان ناومێد دەبێت لە ڕەحمی خوای پەروەردگار. هۆکاری دووەم بریتیە لە شەیطان. ئێمە ئەزانین إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا، شەیطان دوژمنی ئێمەیە، دوژمنایەتی شەیطان دوژمنێکی ڕوون و ئاشکرایە بۆ ئێمە، و شەیطان یەکێک لەو ئیشانەی کە ئەیکا ئەم مرۆڤە ناومێد ئەکا لە ڕەحمی خوا، ئەڵێ تۆ 30-40 ساڵ لە تەمەنت
فڵان کەس تۆ عرەقت خواردووە، تۆ تاوانت کردووە، تۆ ئەوەندە ماڵی خەڵکت خواردووە، چۆن خوا لێت خۆشە بێ بۆ ئەوی لەسەر گوناه بەردەوامیکە. بەڵام تەمەشاکەی ئەم ئینسانە ئەگەر بەگوێی ئەم شەیطانە نەکا، هەر هەنگاوێک بەرەو خێر بنێ، وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خوای پەروەردگار ولله المثل الأعلى بەڕاکردن بەرەو ڕووی ئەڕوا. یعنی ئینسانی وا هەبووە تەوبەی کردووە مافی خەڵکی زۆر لەلا بووە، بەڵام ڕازگۆیانە و صادقانە لەگەڵ خوایە تەوبەی کردو پەشێمان بۆتەوە. وەڵی خوای گەورە کارەکەی ئەو نەبوو ئاسان کردووە لە ماوەیەکی زۆر کەمە، هەرچی حەق و مافی خەڵک بۆ لەلایە تەسلیمی کردوێتەوە و قەرزی لەلا نەماوە و خوای پەروەردگار ڕێگەکەی بۆ ئاسان کردووە، چونکە صادق بووە لە تەوبەکەیە. کەواتە شەیطان دائیمەن فێڵ لە ئینسانەکە بۆ ئەوی نائومێدیکە لە ڕەحم و سۆز و بەزەی خوای پەروەردگار، بڵێ تۆ کەسێکی تازە بە عەمەلی ئەوە نایەیت بگەڕێیتەوە بۆ لای خوا، تازە تۆ دەروونت پیس بووە، تازە تۆ ئەوەندە ڕەفیقی خراپت هەیە ناتوانانی لێیان دوورکەویتەوە، وای لێ ئەکا ئیتر بەڵێ وەڵا ڕاستەکەی من توانای ئەوەم نییە. بەڵام هەر ئەو ئینسانە گەر بڕیاریدا هەنگاوی یەکەم چونکە هەنگاوی یەکەمی بەرەو خواچوون لە ئینسانەوە دەست پێەکە، ئەوێ خۆی ئەو ئینسانە هەنگاو بنێ کە هەنگاوی ناخوای پەروەردگاریش هەنگاوەکانی تری بۆ ئاسان ئەکات و یارمەتی ئەدا. کەواتە هۆکارێکی سەرەکی لە نائومێدبوون لە سۆز و بەزەیی و ڕەحمی خوای پەروەردگار بریتیە لە شەیطان. حتا ئەم شەیطانە لە فەرمایشتە هاتووە کە ئەفەرمێ تەنانەت لە کاتی گیانکێشانە لەو کاتەیشا کە ئەگەر ئینسان وریانە بێ شەیطان ئەو ئینسانە نائومێد ئەکا لە ڕەحمی خوای پەروەردگار. بۆیە فەرمێ پیاوێک چووە لای کەسێکی نەخۆش، لەو کاتەیە دیارە کەسە نەخۆشەکە ئەهلی ئیمان و ئەهلی تەقوا بووە، پرسیاری لێ کرد کەیفە ظەنوکە بالله، ئالم کاتەیە کە تۆ ئێستا لەسرە مەرگایت و لە نەخۆشیی و ناڕەحەتی و ئازاردای، گومانت چۆنە بەرامبەر بەخوا، ئەو خوایی کە ئەو ژیانەی پێبەخشی و ئەو خوایی کە ئێستا تووشی ئەم تاقیکردنەوەی کردووی، ئەو خوایی کە ئەگەڕیتەوە ئێستا نزیکە بگەڕیتەوە بۆ لای ئەو خوایە. قال ظني بالله ولله حسن، وتی گومانم زۆر باشە بەخوای پەروەردگار، من چاوەڕێی ڕەحمی خوا ئەکەم، خوایە کە لە ژیانی دنیادا منی لە خراپە و تاوان پاراستە بێ و هیدایەتی دابم، خەریکی نوێژ و تاعەت و عیبادەت بم، واجباتی خۆم بەرامبەر خوا و بەرامبەر خەڵکی خوا جێبەجێ کردووە، ئەوەی لەسەر میداناوە لە نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و خزمایەتی و دۆستایەتی و چاکە و چاکەخوازی و ڕازگۆیی و دەست و داوێن پاچی و دەمپاچی، ئەوە جێبەجێ کردووە. بۆیە ئێستا لە سەرەمەرگە ئومێدم بەخوا جوانە و گومانی باش بەخوای پەروەردگارە بم. پیاوەکە دیارە فەرمووی فەئەبشیر، سەحابە بوو ئەوەی کە پرسیاری لە نەخۆشەکە کرد، فەرمووی دەی مژدە بێلێت فإني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول قال الله عز وجل أنا عند ظن عبدي بي إن ظن خيرا فله وإن ظن شرا فله. مژدە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من لە خۆشەویستم بیستووە کە فەرموویەتی خوای گەورە فەرموویەتی من لەگەڵ گومانی بەندەکەمدا، ئەگەر گومانی باشی بە من برد فەلەهو، گومانە باشەکەی بۆ جێبەجێ ئەەکەم، ئەگەر گومانی خراپیشی بە من برد هەر فەلەهو، ئەویشی بۆ جێبەجێ ئەەکەم. بۆیە فەرمووی تۆ مژدە بێلێت ئالەم کاتەیە کە ئینسان شەیطان زۆر نائومێدیەکە لە ڕەحمی خوا، تۆ لەم کاتەیە ئومێدت بە سۆز و بەزەی و ڕەحمی خوا هەیە، مژدە بێلێت. ڕاستە مامۆستا، زۆر جار بە لۆمەیەکی خۆشمان بکەین، زۆر جار من وەکو میدیاکارێک جەنابەت دوور بێت لە ڕووی جەنابەت وەکو مامۆستایەکی ینی بانخوازێک یان بۆ منە کەسێک کە خۆی بە دڵسۆزی ئای نەزانێ لە دڵسۆزیمانەوە زۆر جار وایەکەین خەڵک نائومێد دەکەین. ئەنی باوە مامۆستای ئاینی وامان هەیە بانخواز بە جۆرێ قسە دەکا کە خەڵک نائومێدەکە. ئەوەی کە مامۆستا شەماڵ موفتی بە ڕەحمەت بێ دەڵێ خزمێکی مەشروب خۆرمان هەبوو وعدی دابوو وردە واز لەوە بێنێەوە خێر و خێراتێکی زۆری دەکرد ڕۆژێ لە منارەی مزگەوتەکەیەوە مامۆستا ئاینیەکە ئەوەی خوا پێی ناخۆش بێ بە مەشروب خۆر و بە بێڕەوشت و بەچی ناویانە هێنێ. دوایی ئەم مرۆڤە تر تەواو سار دەبێتەوە لەو نیەتەشی کە هێنایەتی تا چەند پێویستە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئاسانکار بن، قورسکەرمە بن، مژدە دەربن، ترسێنەرمە بن. ئەوەی کە عرابیەک دێتە مزگەوتەکەیەوە بۆ منە شتێکی پیزەکە یا خابرات وەکتێتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێم دەبا زینا بکەم، یەکێ نازان داوای قەرزی لێ کردو زۆر. تا چەند ئێمە پێویستە لە گوتارمانە لە ڕەفتارمانە هەمیشە وا بکەین کە خەڵک
چاوی لە ڕوحم و بەزەی خوا بێ و نەبینە سەبەبی بەردەم بەندەیەکی تاوانبار لەگەڵ ڕوحم و بەزەی خوایە. بەدڵنیاییەوە یەکێک لە هۆکارەکانی جاریواهەیە ناومێدبوونی هەندێک کەس و سووربوونی لەسەر گوناه و تاوان ئەوەیە کە خەڵک ناومێدی ئەکەن لە ڕەحمی خوای پەروەردگار. بە تایبەت چینی مامۆستایان و چینی بانخواز و ئەوانەی کە تەمسیلی داوە و بانگەوازی خوایی ئەکەن ئەمانە ئەبێ بەڕاستی لەسەر سنەت و سیرەت و ئەخلاقیاتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بانگەواز بکەن، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خوا پێی فەرموو قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. يعني ئەمە ڕێگەی منە، ڕێگەی خواناسی و ڕێگەی ئیسلامەتیە، بە بەسیرە و بە بەرچاوڕۆشنی ئاشنان پێی خۆم بە ڕێگەکەیان ڕۆشتوم، ئەجا خەڵکیش ئەبەم بەو ڕێگەیە و ئەو کەسانش کە بە شوێن منادێن و دەعوە و بانگەواز ئەکەن و ئەرک و مەهامی داوای پێغەمبەرایەتی درێژە پێ ئەدەن لە مێژووی مرۆڤایەتیدا، ئەوانیش خوا داوای لێ کردوون عەلا بەسیرە داوە بکەن، يعني لسر أو الربازي كبيغمبري خوا عليه الصلاة والسلام دعوة بانقوازي لسر كردوكا فرمي من قال هلك الناس فقد أهلكهم. هركس يبلغ خلق تيات شوا يترو معناه واي خوي سرتاي تياتشوني بو خوي يا أو لناوي بردون، يعني شو أو ناوميدي كردون لبر أوا بانخواز لە شێوازی بانگەوازەکەیدا بە تایبەت کەسێکەوە ئومێدی خێری تایە، کەسی وا هەیە چەندین سیفات و ئەخلاق و ڕەوشتی بەرز و جوان و کە لە دینداریە جێ ئەبێتەوە تایەتی، بەڵام چەند سیفاتێکی خراپیشی تایە. یعنی ئینسان لە کوێوە دەست پێ بکالەوە کە تۆ لە باشەکانەوە باشەکانی بۆ بژمێرە، بڵێ تۆ ئەمە 1 و 2 و 3 و 10 سیفاتی باشت تایە، تۆ ئینسانێکی چاکەکاری، ئینسان حەزت بە خێرە، ئینسانێکی دەست بەڕووی کەسەوە نانەی، بەڵام ئەمە شت هەیە لە ئاخیرا ینی تەسکیرەیەکی جوانتری بخەیتەوە بەڕاستی کاریگەری لەسەری هەیە. بەڵام هەر لە سەرەتاوە فڵان کەس وەڵا خراپەیەکی هەیە دە بەخوایەتر نوێژیش کا و ڕۆژش بگرا و حەجیش کا هیچ سوودی پێ ناگەێنێ، ئیتر ئەو ئینسانە وردە وردە ناومێد ئەبێ لە سۆز و بەزەی خوای پەروەردگار و جاری وایە سەبەبەکەش منم یا سەبەبەکە بانخوازێکی ترە یا کەسێکی ترە کە ئەم ئینسانەی لە ڕەحم و سۆزی خوای پەروەردگار ناومێد کردووە، ئیتر ئەڕوا بەلای خراپە و خراپەکاریە. کە خوای گەورە جەلە جەلالوه و حەزرەتی موسا و هارون دەنێرێ بۆ لای فیرعەون، ئەڵێ بە قسەیەکی نەرمونیانانە لەگەڵ یا بجوڵێنەوە قسە بکەن، بازیاتر هەڵ نەچێ و تووشی مەغروری و خۆ بە گەورە زانین نەبێ. کەواتە ئەگەر ئەمە ئەدەبیاتی قورئان بێ لەگەڵ فیرعەونێکا کە زاڵمترین مەخلوقی خوا بووە، لەگەڵ مرۆڤێکی مسلمانی ئەم کۆمەڵگی خۆمانە ئەولاتر کە ئێمە باڵی میهرەبانی و سۆزی بۆ ڕابخین. بە دڵنیایەوە مادام کەسێک کە هێشتا توروسکایی ئیمان لە دڵیا هەیە و زەلامی وا هەیە لە ناو کوفر و خراپە و با بڵێن خراپەکاریە ڕۆژ چووە، ئەم جۆرە ئینسانە ئەبێ ئینذار بکرێ، ئەبێ بێدار بکرێتەوە، ئەبێ سزاخواییەکانی بیر بخرێتەوە. کەسێکەوە خراپەیەک ئەکا تۆ وەکو چۆن مژدەی پێ ئەدەی ئەگەر واز لەو خراپەیە بێنی ئەمە ڕێگەکەیە لە عینی کاتە ئەبێ ئینذارەکەشی بکەی، بێداریشی بکەیتەوە، وەکووتمان خەوف ڕەجاکەی تیا دروستکەی. بەڵام کەسێکەوە خۆی بە بێدین نازانێ، خۆی بە دوور لەخوا نازانێ، خۆی بە ئینسانێکی ئیماندار و مسلمان ئەزانێ، بەڵام هەڵەی تایە لەناو گوناهێکا ڕۆژ چووە ناتوانێ واز بێنێ. بەڵام وەک پێغەمبەر سەڵ بە کابرای عارەخۆری فەرموو ئەمە خوا و پێغەمبەری خوای خۆش ئەوێ لعنەتی لێ مەکەن ومە بنە یارمەتیدەری شەیطان لەسەر براکەتان کە سوور بێ لەسەر گوناه و تاوان، ئێوە دەستی بگرن کەوتۆتە ناو چاڵێکەوە، کەوتۆتە ناو گوناه و تاوانێکەوە، دڵسۆزانە دەستی بگرن لە ناو چاڵەکەیە دەری بێنن، یارمەتی بدەن، نەسیحەت و ئامۆژگاری بکەن، چونکە یەکێک لە سیفەتە جوانەکانی ناو ئومەتی ئیسلام بریتیە لە ئەمر بە معروف و نەهی لە منکەر، کە بەداخەوە ئێستا ئێمە ئەمڕۆ ئەم سیفەتەمان تیادا کەم بۆتەوە، بۆیە کۆمەڵگەکەمان بەرەو خراپەی زیاتر ئەڕوا و ئەوانەی بەرنامەی شەیطانی و بەرنامەی خراپکردنی کۆمەڵگەیان هەیە، بەرنامەی تێکدانی کۆمەڵگەیان هەیە، بەرنامەی هەڵوەشانەوەی خێزانیان هەیە، ئیشەکانیان بۆ سەرەگرێ. جاران کابرا ئەگەر خراپەیەکی کرد
مامە حاجەکەی دراوسێی نەسیحەتی ئەکرد ئامۆژگاری ئەکرد مامی خاڵی ئامۆژگاری ئەکرد ئێستا کەس عیلاقی بەسەر کەسەوە نەماوە کەس ئامۆژگاری کەس ناکە ئەترسێ لەوەی کە ڕوبەڕووی ببێتەوە یعنی ئافرەتێکە لەگەڵ ئافرەتێکی تررا نەسیحەت و ئامۆژگاری ناکە ئەو جلوبەرگێکی مسلمانانەی لەبەرایە بەڵام ئەو ئافرەتەی تر ئیلتیزام بە جلوبەرگ و بە پۆشاکی شەرعیەوە ناکە چەند ساڵ ڕەفیقن ئەم ئافرەتە نەسیحەتێکی ڕەفیقەکەی نەکردووە خۆ بە دڵنیاییەوە لە ڕۆژی قیامەتە ئەم ئافرەتە یەخەی ڕەفیقەکەی ئەگرێ ئەڵێ باشە تۆ ئەم ڕێگەیت ئەزانی ئەم خێرت ئەزانی بۆچی پێت نەوتم یان یەکێک لەو بانخوازانەی کە لە ئەوروپا لە ڕێگەی ئەوەوە کەسێک مسلمان ئەبێ یەکێکە لە یاریزانە گەورەکانی بواری بۆکسین ناوەکەی برچۆتەوە ئەویش کە مسلمان ئەبێ ئەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆیان